ئەو ڕووداوانەی کە لە تونس و دواتریش لە میسر ڕوویە ئەوەمان بەبیرەهێنێتەوە کە کاتی خۆی چۆن گۆڕان لە ئەوروپای ڕۆژهەڵات لە پۆلۆنیاوە دەستی پێکرد بەرەو ڕۆمانیا و دوایی هەموو وڵاتانی ئەوروپای شەرقی گرتەوە یەکێتی سۆڤێتیشی گرتەوە ئەو دەوڵەتە گەورەیە پارچە پارچە بوو. ئەمەش ڕەنگە شتێکی لەو بابەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بێنێتی پێشەوە بەتایبەتی دوایەوەی کە ئەو گۆڕانە بنەڕەتی کە لە میسرە ڕوویە و سیستەمی ئەوەی گۆڕی لە ڕاستیە ئەمە وەکو ئەو وایە سەرەتای گۆڕانێک بێ لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لە پێش هەموو شتێکە ئێمە لە تەجروبەی ئەم دوو وڵاتە چەند دەرسێکە بێ دەربێنی. یەکەم وەکو چۆن سیستەمی تاکحیزبی لە ئەوروپای شەرقی ڕما هەرسی هێنا وەکو تەجروبەیەک فشەلی کرد لە ژیانی سیاسی میلەتانە. عینی شت لە تونس سیستەمی تاکحیزبی لە میسریشتی سیستەمی تاکحیزبی فشەلی هێنا. لەم وڵاتانە کاڵین سیستەمی تاکحیزبی بەتەنیش ئەوانە کۆمەڵی حیزبی تر هەبووە، بەڵام لە یەکێکی پراوێزێکی یاخود لە پانتاییەکی زۆر تەسکا ڕێگەیان داون بۆ ئەوی کە بە هیچ جۆرێک ڕۆژێک لە ڕۆژان نەتوان ئەمانە دەسەڵات بگرنە دەستیان. سەیری تونسکە هەموو بارگای حیزبەکانی دەسەڵات بارگاکانیان ئاگری تێبەردرا، سەرکردایەتی حیزبەکە هەڵوەشایەوە، سکرتارێتی حیزبەکە هەڵوەشایەوە، مەکتەبی سیاسەکەی هەڵوەشایەوە، بارگای لقەکانیان لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە تاڵان کرا. لە میسریش بە هەمان دەرچوون. ئەمە دەرسێکە بۆ ئەوەی کە فعلەن ئێمە پێشۆخت تێبگەین کە سیستەمی تاکحیزبی لە سلەیمانیش فەشەلی کردووە، سیستەمی تاکحیزبی لە هەولێر و دهۆشی فەشەلی کردووە. ئەو تەعەدودیەتەی کە ئێستا سەرکردایەتی کورد خۆی پێوە هەڵەکێشێت لە ڕاستیە تەعەدودیەت نییە. لە سلەیمانی یەک حیزب حکومەکات چەند حیزبێکی بچکۆلە لە دەوڵەتی، لە هەولێری یەک حیزب حکومەکات چەند حیزبێکی بچکۆلە لە دەوڵەتی. تەنانەت لە هەولێر یەکێتی وەکو پارتی دەسەڵاتی نییە، لە سلەیمانیش پارتی وەکو یەکێتی دەسەڵاتی نییە. ئەمە دەرسی یەکەمە کە ئەبێت بەڕاستی هەموو حیزبەکانی لە پێش هەمویانەوە حیزبەکانی کوردستانی عێراق ئەو دەرسە وەربگرن کە سەردەمی سیستەمی تاکحیزبی ئەو حیزبانی کە خۆیان بە حیزبی پێشڕەوە زانن و ئەو حیزبانی کە خۆیان بە حیزبی قائیدە زانن و ئەو حیزبانی کە خۆیان پێیان وایە ئەگەر ئەوان نەبن ئەو میلەتە گورگەی خوا و لافاوەی باو هەموو لە برسا ئەمرن و ماڵیان وێرانە بێت. ئەمە تێپەڕیوە. ئەمە دەرسی یەکەمە کە ئەبێ لێوەی فێر بین. دەرسی دووهەم چاکسازی درەنگ وەخت فایدەی نییە. من خۆم 2 ساڵ لەمەوە پێش لەگەڵ هەندێک لە سەرکردەکانی کووردا کە خاوەندە سەڵاتن قسەم لەگەڵاکردن و بۆم باسکردنوتم پرۆسی ناڕزایی پرۆسەیەکە گەشە ئەکات و ئەگۆڕێت. سەرتاکەی بە داواکاری زۆر ئاسانەوە دەست پێکات. خەڵک داواکە ئەڵێ ڕێگاوبانم نییە، ئەڵێ زێرابم نییە، ئەڵێ جێگەی نیشتە جێبوونم نییە، ئەڵێ بێکارم، ئەڵێ کارەبام نییە، ئەڵێ ئاوم نییە. یعنی خواستەکانیان لە ئاستی خزمەتگوزاریایە. لە پاش ماوەیەک کە تۆ چارەسەری ئەمە ناکەیت، وعدی ئەدەیتەوە درۆکەیت، بەڵێنەکانی جێبەجێ ناکەیت، چاوبەستەکەیان لێکەیت، لە پاش فترێ ئەمە ئەگۆڕێت. لە خواستی خزمەتگوزاریەوە ئەبێ بە خواستی ئیسلاحی داواکەن ئیسلاح لە نظامی ئیداریە، لە نظامی سیاسیە، لە نظامی مالیە بکرێت. ئەمەش قۆناغێکە. ئەگەر ئەو قۆناغش سایی نەبوو ئەبێ بەم گەردەلوولەی کە ئێستا لە میسر و لە تونس و لە وڵاتانە بینی. بەڵێ کاک نەوشیروان، بڵاوکردنەوەی بەیاننامەکەی ئێوە لە ئەساسدا و خۆتان باسیەکەن بۆ تێپەڕاندنی دۆخی هەرێمی کوردستان بۆ لە قەیران، بەڵام قەیرانەکەی بەردەوام کرد ئەگەر نەڵێن تۆختری کردەوە. لەو قەیرانی هەرێمی کوردستانەوە چوانەیەگە خۆچ دەرسێک فێرە بین؟ بەڵێ ئێمە لە ڕاستیا چونکم خۆمان لەم ژینگە سیاسی ئاژین، لەم چەند ڕۆژەی ڕابردووە ئێمە چەند دەرسێکمان لەم تەنگژێ ناوێنەی چی قەیرانە، تەنگژەیە، ئەزمەیە، کێشەیە، چییە ناوەنیت، گرژیە بکەیت. لە ڕاستیە ئێمە من خۆم بە چاوی لێکۆڵینەوە سەیری ئەوەم کردووە، لەگەڵ کۆمەڵی خەڵکی تریشە گفتوگۆم لەسەر کردووە. لە ڕاستیە ئێمە چەند دەرسێکی لێ دەرەهێنین. دەرسێکیان عەسکەریە، دەرسێکیان سیاسیە، دەرسێکیان ڕۆشنبیریە، دەرسێکیان ڕاگەیاندنیانی دەرسی جیاجیای لێ دەرەهێنینە. با لە سەربازیەکەوە دەست پێ بکەین. با لە سەربازیەکەوە دەست پێ بکەین. ئەو وانانەی کە لە بوارە سەربازیەکەەوە یاخود ئەو دەرسانی کە لێو فێربین چییە؟ بەڵێ دەرسی یەکەم کە دەرسی عەسکەریە، ئەوەی فێرکردین کە لەم وڵاتە دامەزراوەیەک نییە بە ناوی دامەزراوەی عەسکەریەوە. لەم وڵاتە هێزی پێشمەرگە هەیە، ئاسایش هەیە، زانیاری هەیە، پاراستن هەیە و ئەمانە هەموو دەستگای حیزبین، نەبوون بە دەستگای حکوومەتی، نەبوون بە مڵکی دەوڵەت. یعنی حیزب لە کاتی لێقەومانی خۆیە، لە کاتی
ململانی سیاسی لەگەڵ لایەنەکانی ترە ئەتوانێت ئەم دەستگایە وەکو دەستگایەکی حزبی بەکار بهێنێ کە هیچ جۆرە سربەخۆیەکی تیانە و بەداخەوە بەڕاستی ئەمە کارێکی زۆر خراپ بوو کە سەرکردایەتی ئەم حیزبانە پەنیان برد بۆ ئەوەی کە جارێکی کە پێشمەرگە وەکو ئامرازێک بەکاربێنن بۆ هەڕەشەلێکردنی خەڵک کە احتیمالی ئەوە بووە بێ بەهۆی شەڕی ناوخۆ و ئەمە دەرسێکی تری پێوتین هەر لە بواری عسکەری ئەوژەوەیە لەم وڵاتە چێ خاوەندە سەڵاتە لەوەی کە لە حاڵەتی پێویستە پێشمەرگە و هێزە چەکدارەکان بخاتە ئینزارەوە چێ خاوەندە سەڵاتە ئیعلانی حرب کا بەرامبەر بە جەماعەتێک چێ خاوەندە سەڵاتە ئەمە بکێشێتەوە و چێ خاوەندە سەڵاتە کە لەوانە بپرسێتەوە غەڵەت دەکەن ینی غەڵەت هێزی پێشمەرگە بەکارهێنێ هێزی ئاسایش بەکارهێنێ هێزی پۆلیس بەکارهێنێ هێزەکانی حکومەت بەکارهێنێ چێ ئەم دەسەڵاتەی داوەتێ وەچی خاوەندە سەڵاتە لەو بوارە کە پێشمەرگە بە ئارزوی خۆی بخاتە ئینزارەوە دەبابە بێنێتە سەرجادە و قوتە بگرێت و ئوتێلی پێنج ئەستێرە داگیرکاوینکە چێن ئەوانی لەم وڵاتە ئەم دەسەڵاتیان هەیە و چێ خاوەندە سەڵاتە کە لەمانە بپرسێتەوە بڵێت تۆ بۆ چی وات کردەوە بێ مبرر بەبێ ئەوەی سەبەبێکی معقولێ هەبێت هێزی پێشمەرگای خیتە ئینزارەوە بەرامبەر بە هێزێکی سیاسی تر کە خۆت بە منافیسی خۆت ێزانی. بەڵێ لەسەر راستی سیاسیە کاک دەشوێن ئەوەی کە پەیوەندی بە حیزبە سیاسیەکانەوە هەیە شوانەیەک فێرە بین. بەڵێ من باسم کرد لە وڵاتە سیستەمی تاک حزبی هەیە ئەوەی کە پێوترێ نظام الحزب الواحد لەم وڵاتە تعدودیەت بەناو هەیە و لەم وڵاتە حزبە بچووکەکانیان وا لێ کردووە هەمویان وەکو دەستنگە خۆری حزبە گەورەکانیان لێ هاتووە میزانیان لەلایەن ئەوانەوە ئیداراکرێت لەلایەن ئەوانەوە هەنگێ وەزیفە و پۆست و ئەمانیان پێ ئەسپێردرێت لەلایەن ئەوانەوە مەجالیانە درێت لە ئینتیخاباتە چەند کورسی بێن و لە وەزارەتە چەند بەشداری بکەن لەبەرەوە بەداخەوە لەم وڵاتانە نیان هێشتووە حزب بە معنای عسریەکەی خۆی گەشە بکە بۆی ببێ بە فاکتەرێکی کاریگەر لە ژیانی سیاسیە ئەوەی بۆ من زۆر کارێکی سیر بوو لە پرێکە 19 حزبیان کۆ کردەوە کە لە ڕاستیا هەندێکیان ئەتوانین بڵێن کارتۆنین کە بەڕاستی زمانی حزبی کارتۆنی نەماوە ئەم تەقلیدە خراپە وەختی خۆی لە ئەڵمانیای شەرقی هەبووە ئەم تەقلیدە خراپە وەختی خۆی لە هەنگێ وڵاتی تر هەبووە ئەم تەقلیدە خراپە لە تونس هەبووە لە میسر هەبووە و پێویستە ئەم دوو حزبە واز لەم تەقلیدە خراپە بێنن حزب داتاشن حزبی کارتۆنی دروستکەن دوکانی سیاسی بە خەڵک دابنێن و هینام بکەن و ئەمانە لە حاڵەتی پێویستا بیانێنن یەک زنجیرە ناو ڕیز بکەن بڵێن وەڵام 19 حزب یا 20 حزب یا 30 حزب کە هین یەکات کە هەندێک لە حقیقەتە ئەمانە وجودێکی ئەوتوان نییە هەرتەنیا بۆ کاروباری دیعاە و بۆ کاروباری ئەعلام بینانەکەن یعنی ئەمانە هەندێکیشان ناحقیان نییە چکو باسم کرد لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مالیەوە لە ڕووی ئەعلامیەوە لە ژێر دەسەڵات و هەیمەنەی ئەم دوو حزبان کە ئەگەر وانەکەن سزایان هەدەن لەبەرەوە بۆ هەندێک حاڵەت مەجبورن کە لەگەڵیان نابڕۆن و حەقەوا نەبێت حەقەوا بێ ئەوانش ڕێی خوانیان هەبێت بیر و بۆچوونی خوانیان هەبێت حەقی وایە ئەوانش دوو حزبە دەسەڵاتدارەکە زۆریان لێ نەکەن یانی وازیان لێبێن بە ئازادی بیر و ڕاکانی خۆیان دەرببرن. بەڵێ لە خاڵەکانە بەس لە دەرسی ڕۆژبیری کردمە بەسە چی بوو کاک نەوشیروان؟ هەموو جوڵانەوەیەکی سیاسی لە دنیا هەموو حیزبێکی سیاسی لە دنیا پێویستی بە کۆمەڵی خەڵکەیە پێویستی بە کۆمەڵی ڕۆشنبیر هەیە پێویستی بە کۆمەڵێک مامۆسای زانکۆ هەیە پێویستی بە کۆمەڵێک ڕۆژنامە نووس هەیە پێویستی بە کۆمەڵێک مفەکیر هەیە بەداخەوە ئەم تەجروبەی کوردستانی عێراق فێری کردین کە لەم وڵاتە دەسەڵات چینێکی مشەخۆر یا توێژێکی مشەخۆری لە ناو ڕۆشنبیران و مامۆستایانی زانکۆ و ڕۆژنامە نووس و نووسەرەکانە دروست کردووە ئەم چینە مشەخۆرە بەرامبەر بە ئۆتۆمبیل بەرامبەر بە ئەرزە بەرامبەر بە موچەی بەرز بەرامبەر بە هەنێک دیاری و دەستکەوتی مادی ویژدانی پیشەیی خۆیان ئەمە فەرامۆژەکەن لە کاتێکا کە حیزبەکە پێڵێ هجووم بکە هێرش بەرە هێرشە بات کە پێڵێ ڕاوەستە ناچە بە عەقڵی خۆی بیر بکاتەوە حیزبەکان مەفروزە کۆمەڵی خەڵکیان هەبێ بیریان بۆ بکەنەوە کۆمەڵی خەڵکیان هەبێ ڕاوێژیان پێ بکەن کۆمەڵی خەڵکیان هەبێ ڕێگەی باشیان پیشان بن نەک لەشکرێک دروست کات لە ڕۆشنبیری مشەخۆر کەی پێوت هێرش بکات کەی پێوت ڕابوەستێ ئەوە دەرسێکە کە بەڕاستی پێویستە سەرکردایەتی کورد ئەوە بە نەزەری ئەتیبار وەربگرێت لە باتیەوەی ڕۆشنبیرەکانی کورد و مامۆستاکانی زانکۆ و ڕۆژنامە نووسەکان و شاعیر و ئەدیب و نووسەرەکان بەو ئیتیجاها بەرێکە دابەشیان کە فێری جنێودان و فێری قسەی ناقۆڵا و شتی لە بابەتیان کات
تەوجیه هەم کا بە ئیتیجاهی بیرکردنەوە و بە ئیتیجاهی دۆزینەوەی ڕێگای ڕاست و بە ئیتیجاهی ئەوەی کە ئەوانەدا ببن بە دام و دەستگای بیرکردنەوە و دام و دەستگای وا کە خزمەت بە جوڵانەوەی کورد بکەن نەک بەشداری بکەن لە موهاتەرات و جد شەڕەجنێ و هەجووکردن و ئەلەم بابەتانە. بڵێ ئەو پەندانە یاخود ئەو دەرسانی کە لە لێدوانەکانی حکوومەت و حیزبە باڵادەستەکان کەوتەوە یاخود لانی کەم لای ئێوە کەوتۆتەوە چییە؟ بەڵێ کەلعادە دەستگاکانی ڕاگەاندنیان هەموو سەر لە نوێ خستەوە گەڕ بۆ چاواشەکاری بۆ سەر لێشەواننی خەڵک بۆ درۆکردن. ئەوانە مەسەلەن باسیەوەکەن کە ئێمە دژی دەستوری ئەوانەیە خەڵک تێ بگەێنن کە ئێمە ئەمانەیە بۆ شایی دەستوری دروست بێت. لە ڕاستیە ئەوەی ئێمە بناسی ئەزانێت لە یەکەم خولی پەرلەمانە ئێمە داواکاری ئەوە بووین، من و ڕەفیقەکانم داواکاری ئەوە بووین کە هەرێمی کوردستان دەستوری تایبەتی خۆی هەبێەوە ئەوە لاکانی تر بوون کە قبولیان نەکەن. ئێمە ئێستش لە یانگری ئەوەین کە دەستورێکی باش بۆ هەرێمی کوردستان هەبێ، دەستورێک بێت وەکو دەستورەکەی میسر کە ئێستا ڕەفس کراوە خەریکن ئەیگۆڕن یا وەکو دەستورەکەی تونس کە ئێستا لەژێر زەبری کۆمەڵانی خەڵکا مەجبورن بیگۆڕن، دەستورێکی وانە بێت وەکو دەستورێکی باش بێت، دەستورێک بکە زۆرایەتی میلەتەکەمان پێرازی بێت، ڕنگدانەوەی بیری سیاسی هاوچەرخ بێت، نەک دیکتاتۆریەت دروستکە لە کوردستانە. ئێمە لە یانگری هەبوونی دەستورێکی باشی. ئەوانە مەسەلەن باسیەوەکەن ئەڵێن ئەمانە حکومەتیان ناوێ، یعنی کە وەکو ئەوەی کە ئێمە مەسەلەن ئاساییشیان نایە فلانیان ناوێت، لە ڕاستیە ئەمەش دیسانەوە درۆیە. ئەنوێ وای لە خەڵکوێن کە ئێمەمانەیە بۆ شایی ئەمنی دروست بێ یاخو بۆ شایی ئیداری دروست بێ، بە هیچ جۆرێگە مەنامانەیە بۆ شایی ئیداری دروست بێ یا بۆ شایی ئەمنی دروست بێ. ئێمە وتومانە ئەم حکومەتە هەڵوەشێتەوە حکومەتێکی تەکنۆکراتی ئینتیقالی دروست ببێ کە لەمانە باشتری شوکارەکان بەڕێوە بەرن. یعنی ئێمە ئەمانەیە حکومەتێکە بێ ئیشی لەبەر بڕوە، ئەمانەیە حکومەتێکە بێ حیزبایەتی نەکا بە هینی ئەساسی، ینی حکومەتەکە ئیستیغلال نەکا بۆ بەقوتکردنی حیزبەکەی خۆی. ئەوانە باسیەوەکەن وڵا ئەڵێن ئەمانە خۆیان بەشداریان نەکردووە لە حکوومەتە. ئێمە ئەسڵ نامانەوە بەشداری بکەین لە حکوومەتە کە باسیەوەکەن بە بەسمانەوە نیە بەشداری بکەین لە حکوومەتە. تۆ وەختێک کە انتخابات دەبیتەوە فەرزنا ئەم دوو حیزبە انتخاباتیان بردەوە بە ئەکسەریت یەکسی کورسی هێناوە 120 هێناوە حکوومەتیان دروست کردووە، مبارەکە بێ. بەڵام لە خوار وەزارەتەکانەوە بۆ خوارەوە مەفروض نییە ئەوان لە فەراشەوە هەتاو کۆگاتەوە چیلی وەزیر لە حیزبەکانی خۆیان دابنێن و ئەوە دابشتیکەن لە بینی خۆیانە ئەم ئەوەنە بۆ ئەوەنە بۆ ئەو بەڵکو بێوازە میلەتەکەمان بێنن لە ناو ئێمە 130,000 بەروژوری 130,000 مامۆستامان هەیە، بەروژوری 5,000 دکتۆرمان هەیە، چەند هەزارێک محامیمان هەیە، چەند هەزارێک حقوقیمان هەیە، ئیداریمان هەیە، ریجال ئەعمالی زۆر شارەزامان هەیە. واش لە خەڵکەکە بێنن ینی با لەسەر ئەساسی کەفاعەت و لێوەشاوەیی لە خوار وەزیرەوە جۆ نەدرێتە ئینتیمای حزبی، جۆ نەدرێتە تەسکیی حزبی، جۆ نەدرێتە ئەمە ئەومانەوێ. ئەجنا ئێمە نەمانوتووە ئێمەمانەوێت لە هەموو جێگایەکە ئەگەری یەکێتیەک و پارتێکی لێبێ ئێمە سێهەم بین، قەت باسی شتیوامان نەکردووە و باسی شتیواش ناکەین. بەڵام ئێمەمانەوێت شان بەشانی ئەوانەی پارتین و یەکێتین خەڵکی تریش لەسەر ئەساسی کەفاعەت، لەسەر ئەساسی لێوەشاوەیی، لەسەر ئەساسی شارەزایی بتوانێت ببێ بە مدیری عام، بتوانێت ببێ بە مدیری مەکتەب، بتوانێت ببێ بە ڕئیسی دایرە، بتوانێت ببێ بە وەشیلی وەزیر. ئەسڵ لە هەموو وڵاتانی دنیا بێجگە لە وەزیر کە پۆستێکی سیاسیە بڕیاری بەدەسە، پۆستەکانی خوارەوە خەڵکی مەسلەکی ئیگرنەوە، ینی لەگەڵ گۆڕینی وەزیرە ناگۆڕێ، ئەوە نامێنەوە چونکمەوانە کۆڵەکەی ئەساسی بەڕێوەبردننی ئەو وەزارەتەی ئەو دایرێن. کاکەشیوان یەکێک لەو سەرنجانی کە زۆر لەسەر بەنامەکەی ئێوە هەیە مەسەلەی اینجا من باسی هینی منەکرد، ینی بڵین ئەوانە مەسەن ئەڵێنمانە دژی پەرلەمانە بەڵێ بۆشایی قانونی دروستە بە هیچ جۆرێک ئێمە لەگەڵ ئەوانین، بەڵام ئەم پەرلەمانە ئیفلیج بووە، نایڵێنی هیچ ئیشێکی لەبەر بڕوە بە ناوی زۆرینەوە حکومەت کردوێتی بە دەستگایەکی کارتۆنی، کردوێتی بە دەستگایەکی ئیفلیج. ئێمە پێمان خۆش نییە پەرلەمان دەستگایەکی ئیفلیج بێ، پێمان خۆشە پەرلەمان دەستگایەکی فعال بێ، پێمان خۆشە کارا بێ، پێمان خۆشە مراقبەی حکومەت بکە، پێمان خۆشە بتوانێت وەزیرەکان بانکە بۆ لێپرسینەوە، پێمان خۆشە کە بتوانێت کاربەدەستانی حکومەت بانکە بۆ لێپرسینەوە، پێمان باشە پەرلەمان مەرجع بێت، پێمان باش نییە پەرلەمانێک دروست ببێت بە حکومت بە ئارزوی خۆی قانونێکی بۆ نار قانونەکەی بۆ مۆر بکات و بۆی بنێرێتەوە، ینی بە قانونیکردنی هەموو کارە ناقانونیەکانی حکوومەت بکات. ئێمە نامانەوێ وابێ، ئەمامانەوە پەرلەمانێکی زیینگو بێ، کارا بێت، بتوانێت ئیش و کارەکانی بکات. جینە ئێمە لەگەڵ بۆشایی تەشریعیان نین، ئێمە لەگەڵ ئەوەین کە پەرلەمان هەبێت. حتا لە بەیاننامەکەی خۆمانە کە داوامان کردو وتمانە لە پاش لە ماوەی 3 مانگە انتخاباتەکە بکرێتەوە، هەڵبژاردن کرێتەوە بە پەرلەمانی تر. خۆ معلوم نییە لە پەرلەمانی داهاتووە ئێمە چەنگە هێنین و پارتی چەنگە هێنێ وێشێتی چەنگە هێنێ. خۆ بەم زەبەر بزانگەم بڕوا لەوانەیە ئێمە ئەسڵەن کورسی کەمتر بێنین. بەڵێ کاگەشۆن لە قسەکانی پێشتە باس لە چاواشەکاری کرد، ئەو چاواشەکاریە بەڕای بەڕێستان وەک خۆت ناوتنا بۆ ترساندنی خەڵکە
بەڵێ بەشێکی بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە ئەو چەواشەکاریانی کە یەکەن زۆر جار بۆ تەفرەدانی خەڵکە بۆ ئەوەیە کە خەڵک بە هەڵا بەرن بۆ ئەوەیە کە ڕاستیەکان لە خەڵک بشارنەوە بۆ گەوجاندنی خەڵکە بۆ تاریکاندنی پەرلەمانە بۆ تاریکاندنی ڕاستیەکانیانی بۆ تەعتیمی حقایقە بۆ تەعتیمی حقیقەتی ئینەکانی بەترسەوە نیە هیچ بەڵێ بۆ ترسانەی شێنی خۆ بۆچی خەڵگە ترسێت بەم چاوەشەکاریانە کاک نوشیروان بەشێ لە خەڵگە ترسێت بۆ چوونێکەیە کە لەسەر مەسەلەی چەمچی گەندەڵی یان مەسەلەی گەندەڵی ئێواڵێن گەندەڵێکی زۆر هەیە لە دام و دەستگاکانی حکوومەتە حکوومەتی شاڵێ بەڵێ گەندەڵی هەیە جیاوازەکە لە شوێدایە بەڵێ جیاوازەکە لە چیدایە ئێمە گەندەڵی کورد ناکەینەوە تەنیا لە مەسەلەی مالیە لە مەسەلەی دارایی گەندەڵی لەوا کۆ ناکەینەوە کە چەند کەسێک بە شکڵێکی نامەشروع پارەی پێکەوە نابێت گەندەڵی لایەنی هەیە مەسەلەن تەسکیی حیزبی دامەزراننی خەڵک لەسەر ئەساسی حیزبی ئەمە نەوەیەکە لە گەندەڵی مەسەلەن قبولکردنی تەلەبە لە دیراساتی عولیا لەسەر ئەساسی ئینتیمای حیزبی جۆرێکە لە گەندەڵی دابەشکردنی دام و دەستگاکانی حکوومەت لەسەر بنشینەی ئینتیمای حیزبی نەوەیەکە لە گەندەڵی ئەمانە هەموو یعنی کە باسی ئەوەکەین مەسەلەن ئەمانە توانن بە ئاسانی تەسخیر حیزبی مەنعکەن ئەتوانن بە ئاسانی جارێکی کە وا بکەن کە هاوڵاتی کوردستانی خۆی بە هاوڵاتی بزانێ خۆی بە خاوەنی حکوومەتە بزانێ ئەتوانن وا بکەن مەسەن ئاسایش احتیکارکردنی ئاسایش و زانیاری و هێزی پێشمەرگە بۆ دوو حیزب خۆی لە خۆی گەندەڵیە ئەبێت ئەم هێزانە بکرێن بە هێزی میلی بکرێن بە هێزی نیشتیمانی بکرێن بە هێزی نەتەوەیی بکرێن بە هێزێک کە هەموو کەسێک ئەم هێزە بە هێزی خۆی بزانێ نەک ئەمەی وەکو ئەم جارە مەسەلەن یەکێتی و پارتی ئەمە بە هێزی خۆی بزانن و غەیری ئەوە خەڵگەمو لێ بترسێ و بڵێ ئەمە هێزی من نییە هاتووە بۆ شەڕی من ینی من نامێ مەسەن ئێمە گەندەڵی لایەنی هەیە گەندەڵی سیاسی هەیە گەندەڵی ئیداری هەیە گەندەڵی ئەخلاقی هەیە گەندەڵی داراییش هەیە بەڵام بەداخەوە زۆری ئەو گەندەڵیانە کۆکراونەتەوە لە مەسلەی داراییە کە بێگومان داراییش شتێکی مهمە ینی لە مەسلەی این ئەمانە بەڵام واسەکاری مەحسوبیت ئەمانە هەموو بەشێکن لە گەندەڵی ئەو باسکردنی گەندەڵی خۆت قەناعەت پێهێنان لای ئەوان بە مەسەلەی کە گەندەڵی هەیە قەناعەت هەیە بۆ مکیاشکردنە کاک نوشیروان من بیستومەتەوە لە هەندێک کۆڕ و کۆبوونەوەی تایبەتی خۆیانە هەندێک کەس باسی وایان کردووە و تویانە کە با دەستکەین بە چاکسازی چونکم چاکسازی درەنگ وەخت سوودی نابێ ئێستا مەسەلەن لە میسر لە ڕۆژانی ئەم شۆڕشاکە دەستیان پێکرد کۆمەڵێک چاکسازیان کرد بەڵام فایدەی نەبوو چکم سیستەمەکە گەیشتووە حاڵەتی مردن هەتا ئێوارە مغەزی بەرێشرینقەی لێ بەنای ئیسلاحاتەوە چاک نابێتەوە لە تونسی ژەحنی بابەت وەختێک کەوتنە ئیسلاحات کە یەکتر تازە تێپەڕی لە وڵاتی ئێمەشتانە تێنەپەڕیوە ئەتوانین کە بەڵام ئەوەی من بیستومەتەوە دەمێکە باسی ئەوە کرێت لە ناو سەرکردایەتی حیزبەکانە کە چاکسازی بکرێت بەڵام بەشێک لە دەسەڵاتدارانی ئەم حیزبانە پێیان وایە ئەگەر چاکسازی بکەن لە ناو کاروباری حکومەت و لە ناو حیزبەکانە وەکو اتحادی سۆڤێتیان لە بەسەریە وەکو گورباشۆفیان لێ بەسەریە کە لە ڕاستیە ئەگەر واشیان لێ بەسەری مەفروزە چاکسازی بکەنێنی لە ترسی ئەوەی نەوەکو بڕوخێن پیان وایە هەموو چاکسازیەک سەرەتای لە دەستدانی دەسەڵاتە سەرەتاییە لەبەرەوە چاکسازی بۆ چاواشەکردنی خەڵگەڵێن ئەڵێن وڵا بێعەدالەتی هەیە وڵا گەندەڵی هەیە وڵا مەحسوبیت هەیە وڵا تەدەخولی حیزب هەیە لە کاروباری حکومەتە وڵا فڵان شت هەیە باشەکە هەیە بڕۆ چارەسەری بکە ڕێگەی گونجاو بدۆزەرەوە بۆ چارەسەرکردنی تەنیات اعترافکردن بەوە کافی نییە اعترافکردن بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە بێزگە لە اعترافکردن بەڕێز کاک نوشیروان وعدی شەدەن بۆی کە چاکسازی بکەن بەڵام ئەنجامی نادەن بەڕای ئێوە بۆچی هەر بۆ خەڵەتاندنی خەڵکە لەمە ڕابردوودا بەهۆی ئەو بەیاننامەی و هێزێکی زۆرتان لەسەر کۆکرایەوە و گەیشتەوەی کە دەبابەتان ڕوبەڕوو بکەنەوە تا قەناسان ڕوبەڕوو بکەن بەڕاست ئێوە ناترسن یان بە بەدیوێشترا بڵێم ئێوە پشتان بەچی قایمە ئێمە پشتمان قایمە بەخوای گەورە بە میلەتەکەمان کە باس لە پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان دەکرێت دیچەتی و پارتی خۆیان دەکەن بە خاوەنی شانازی ئەو خەباتی کە لە ڕابردووە کراوە پرسیارکە ئەوەیە کە بەڕێستان یان بەشێکی زۆر لە تۆ چه هاوڕێکانت بەشدار بوون لەم خەباتە ئێوە بۆ باسی ئەم شانازوی مێژوویە ناکەن پێمان وایە ئەوانەی کە باسی ئەوەکەن بازرگانی پێوەکەن ماوەیەکی زۆر بەسەر ڕاپەڕینا تێپەڕی و 20 ساڵ تێپەڕی بەسەر ڕاپەڕینا
ئەوانەی لە ڕاپەڕینە تەمەنیان 25 ساڵ بۆ ئێستا 25 ئەوانەی 1 ساڵ بۆ ئێستا 21 ساڵە. جیلی دوای ڕاپەڕین خەمەکانی جیاوازە لە خەمەکانی ئێمە کە لە زمانی شاخا بوون. خەمی گەنجی ئێستا ئەوەیە چۆن کاری دەستکەوێت، چۆن بە کەرامەتەوە بژی، چۆن بتوانێت خێزان پێکەوە بنێ، چۆن بتوانێت نوایەکی هەبێ شەوی تیا بکاتەوە، چۆن سەرچاوەیەکی ژیانی هەبێ. ئەمە خەمەکانی گەنجی ئێستاە. ئێمە بۆ ئەوەی کۆمەڵەکەمان بۆ پێشەوە بەرین ناتوانانی تۆ وەکو مناڵی کابرایەکی دەوڵەمەند بێ ئەوەی خۆت تەمەڵ و تەوەزەلبی، بێ ئەوەی خۆت ئیش بکەیت، دایمە بڕۆی لەسەر و سامانەکەی باوکت و بنەماڵەکە بخۆیت، ئاخرەکەی نابوو دەبیت. ئەبێ هەموو ڕۆژێک شتێکی زای بخێتە سەری بۆ ئەوەی ئەو سامانەی کە بۆیان بەجێ هێشتویت کەڵەکە بێ و زیاتر بێ. ئەمانە لەسەر ڕابردووە ژین، ئەمانە لەسەر میرادە ژین، ئەمانە بەدرۆ لەسەر خوێنی شەهیدانە ژین، بەدرۆ لەسەر قوربانیەکانی پێشمەرگا ئەژین. ئەمەیان کردووە بە وەسیلەیەک بۆ مانەوەی خۆیان لە دەسەڵاتە. باشە 20 ساڵە تێپەڕی بەسەر چەند ساڵ تێپەڕی بەسەر ڕوخانی سەدام حوسەینە. بێگومان من شانازیەکەم بۆ فترەوە کە پێشمەرگە بووم لەگەڵ ڕەفیقەکانمە و پێمان وایە ئەم تەجروبەی کە ئێستا لە کوردستانی عێراقا هەیە بەشێکی ئەگەر نەڵێن بەشی زۆری بەشێکی گەورەی ئێمە دەستمان هەبووە لە هێنانە بەرهەمیە. ئێمە هەموو تەمەنی گەنجەتی خۆمانمان لە شاخەکانی کوردستان بەسەر بردووە، لە پێشمەرگایەتیا بەسەرمان بردووە، بەشی زۆری ڕەفیقەکانمان شەهید بوون. بەڵام ئێمە ناچین بیکەین بە منەت بەسەر میلەتەکەمانەوە بڵێن وامان بۆ کردیت و ئەومان بۆ کردی و ئەومان بۆ کردیت. ناچین هەموو جارێکە شتێ بێتە پێشەوە بازرگانی بکەین. ئەجینا منیش ئەتوانم هەموو ڕۆژێ 100 مناڵی شەهید بێن مەسەر تەلەڤیزیۆنەکەی خۆمان قسە بکات. ئەتوانم 100 پێشمەرگە و فەرماندە ئەساسیەکانی پێشمەرگی کوردستان کە وەختی خۆی دەستیان هەبوو لە هەڵگیرستانەوەی شۆڕشا پاش ئاژبەتاڵ لە فەرماندە دێرینە گەورەکان و سەرکردە گەورەکانی پێشمەرگە ڕۆژانە بیانینە سەر تەلەڤیزیۆن قسە بکەن و گاڵتە بەوانە بکەن کە ئەو زەمانە لەوری و سنوورەوە بوون یاخود ئەو زەمانە لە پەنای حکوومەتی عێراقیا بوون. بەڵام ئەمە ئیشی ئێمە نییە. ئێمە ئەوەیە بەرنامەکەمان ئێستا و بۆ پاشە ڕۆژ ڕابردوو بۆ ئەندازەیە کە تەجروبەی لێ بگرین، ڕابردوو بۆ ئەندازەیە کە خەڵک شانازی بە سەروەریەکانیەوە بکات، ڕابردوو بۆ ئەندازەیە کە لە لای خەڵک خۆش و شیرینە، نەک هەموو ڕژێوەکو حیکایەتی هین بۆی بژێڕیتەوە تاوەکو کابرا تووشی مەلە لەبێت تەلەڤیزیۆنەکەی دابخات و هینی بکە ئەمانە. ئەجینا ئێمەژە بەڵێ ڕابردوو بەشتێکی گەورەی هی ئێمەیە، سەروەریەکانی ڕابردوو بەشێکی ئێمە دروستمان کردووە. بەڵێ یەکێک لە خاڵە سەرچیەکانی بەیاننامەکەتان مەسەلەی مەنعی حیزبە لە کاروباری گشتیدا لە کۆمەڵگەدا و بۆ چونێکیشیە تەنانەت لە تونس و لە میسریش کێشە گەورەکە دەستی حیزب بووە. ڕای بەڕێزت لەو بارەیەوە؟ بەڵێ ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە. بەیاننامەکەی ئێمە ئەو 5 خاڵی کە تایەتی 5 خاڵیان وتنەوەی ئەو قسانەیە کە لە چەند ساڵی ڕابردووە کردومانە، دووبارەکردنەوەی ئەو بەرنمەیە کە لە کاتی هەڵبژاردنە بەڵێنمان ناوە بە دەنگدەرەکانی خۆمان. دوو بینیتایە خاڵیتایە کە مەسلەی هەڵوەشاندنەوەی حکوومەت و هەڵوەشاندنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە بۆ پەرلەمانێکی تازە و بۆ حکوومەتێکی تازە ئەمەی تازەیە نوێە. ئیژنا ئەوانی تریمان هەموو وتوەتەوە. یەکێک لەو بەڵایانەی کە گەنەڵی لە کوردستانی عێراقا هێنا و بهێناوەتە بەرهەم تەدەخولی حیزبە نەک هەر لە کاروباری حکوومەتە، تەدەخولی حیزبە لە بازارە، تەدەخولی حیزبە لە جامیعە، تەدەخولی حیزبە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە، تەدەخولی حیزبە لە کاروباری ڕاگەیاندنە، حتا تەدەخولی حیزبە لە کاروباری مزگەوتە. ئەم تەدەخولە بۆ بە سبەبی ئەوەی کە جۆرێک لە گەندەڵی سیستەماتیکی لە کوردستانە بەرهەم هێناوە، هەر بۆیە بەرەنگاربوونەوەی ئەمەش نەخشەیەکی سیستەماتیکیەوە بۆ چۆن بتوانی ڕێگەی لێ بگری. مەسەلەن تەسکیە حیزبی، هەندێک جار اعتراف دەکەن کە تەسکیە حیزبی هەیە، هەندێک جارەڵەن نەخێشتیوانیە. تەسکیە حیزبی یەکێکە لەوانەیە کە لە خولی داهاتووی پەرلەمانە ئێمە پرۆژەیەک تەقدیمەکەین کە چۆن الراشی والمرتشی، یعنی ئەوەی بەرتی لەخوا ئەوەی بەرتی لەدا هەردووچیان گوناحبارن و تاوانبارن لە ڕووی قانونیەوە، داواکەین پرۆژەیەکی قانونی وا بخرێتە بەردەمی پەرلەمانی کوردستان و حکوومەتی داهاتوو جێبەجێ بکات کە ئەوی ئەوەیە هەر کەسێ تەسکیە بنووسێت و هەر کەسێ تەسکیەکەی قبول بکات تووشی سزادانی قانونی بێەوە سزایشی بۆ دیاری بکرێ بۆی کە جاریشکە لە کۆڵ ئەمە ببینەوە. مەسەلەن ئەمە یەکێکە لە نیشانەکانی گەندەڵ و یەکێکە لە نیشانەکانی تەدەخولی حیزب لە کاروباری حکوومەتە. تۆ ئەگەر حیزبی نەبیت ناتوانی
هیچ پۆستێک لە پۆستە مهمەکانی کوردستانی عێراق وەربگریت طبعا نەکە پۆستە گرنگەکان ناتوانانی پۆستە نیمچە گرنگەکانی وەربگری ناتوانانی ببی بە مدیری ناحێ ناتوانانی بی بە قایم قام ناتوانانی ببە ڕئیسی بەلەگیە ناتوانانی بی بە ڕئیسی جامعە ناتوانانی بی بە شتی لەم بابەتانە ئەمە یەکێک لەو شتانەی کە وەختێک ئێمە باسی منع حیزبەکەین لە کاروبارینە ئێمە منع حیزبایەتی ناکەین ئێمە خۆمان حیزبین خۆمان پێمان خۆشە حیزب حیزب کۆڵەکەی ئەساسی ژیانی دیموکراتیە بەڵام سیستەمی تاک حیزبی دروستکردنی حکوومەتی حیزب ئەمە حکوومەتی حیزبە ئەمە دەوڵەتی نەتەوە نییە ئێمە ئەمانەیە حکوومەتی نەتەوە دەوڵەتی نەتەوە دروست ببێت ئەمانە حکوومەتی حیزب دروستەکەنەوە دەوڵەتی حیزب دروستەکەن قسەیەکەیە کە نیەتی پشت بەیاننامەکەی ئێوە بریتی بووە لە تێکدان و لە کودەتا و لەو چوارچێوەشە داواکەن کە ئێوە پێویستە داوا لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن وەڵاهی ئەگەر داوای لێبوردن بێ من پێم وایە بێ ئەوان بێن اعتیزار بێنەوە بۆ گەلی کوردستان چونکم نیگەرانی و دڵڕاوچێ و پەژارە و ترسیان خستە ناو بازار و ناو خەڵکەوە پێویستە اعتیزار بێنەوە بۆ هێزی پێشمەرگە لەبەر ئەوەی جارێکی کە خەریب و سومعی هێزی پێشمەرگە بشکێنن و تێوەی بگلێنن لە شەڕێکی ناوخۆوە پێویستە اعتیزار بێنەوە بۆ بزوتنەوەی گۆڕان چکم توهمەی ناڕەوا و جنێویان ناوە بە بزوتنەوەی گۆڕان ئەوانە بێ اعتیزار بێنەوە قسەیەکەیە کە ئێوە بەتەمای خۆپیشاندان بوون کاک نەوشیروان ئەوە درۆیە ئەگەر ئێمە خۆپیشاندان بکەین ئێمە ئێستا خۆمان ڕێخستووە لە هەموو شارەکانە سەدان کەسمان ڕێخستووە خۆپیشاندان سازدانی جەماوەریە بێت خۆپیشاندان ئەوێ خەڵک کۆڵان بە کۆڵان و دوکان بە دوکان و دایرە بە دایرە و ماڵ بە ماڵ بگەڕێبەوەی خەڵک کۆکاتەوە لەسەر جادەکان ئێمە شتیوامان نەکردووە و ئەوانەی کە باسی کودەتاکەن بەڕاستی جارێکی کەش باسم کرد ئەمانە فکری سیاسیان زۆر متخەلیفە عقلێتی سیاسیان دواکەوتووە علمی سیاست نازانن انقلاب چۆن بە هێزێکەکرێت کە هێزی چەکداری نەبێت لە وڵاتێکە چۆن انقلابەکرێت کە هێزەکانی تر هەموو حیزبین هەر مؤسسەی عسکەری تیانی تاوەکو ئێمە بڕین بەهۆی مؤسسەی عسکەریەوە انقلاب بکەن خۆمان هێزمانی انقلابی پێ بکەین انقلاب تعریفێکی تایبەتی هەیە لە علمی سیاسەتە خۆپیشاندان جای ڕاپەڕین جای ڕاپەڕینی جەماوەری جای اعتصام جیاوازە مانگرتن جیاوا هەر یەکە تعریفی خۆی هەیە بەڵام ئەوێت بە درۆ بە تۆڵێ وڵا کودەتای کردو بە چی کودەتا با کردووە کودەتای چی کاک نەوشیروان دوای ئەم قەیرانە یان وەکوی خۆ دوتە دوای ئەم تەنگژێ هەرچێکی ناوەنەی ئاسۆکانی چارەسەر چۆنە بینن ئاسۆکانی چارەسەر بەشێکی بەدەست دەسەڵاتە بەدەست حیزبەکانی دەسەڵاتە کاڵم دەسەڵات بەڕاستی من پێم سەیرە زۆر جار باسیەوە کەناڵیان هیچ وەزیرێکیان نهێناوە بیدەن بە دادگا لەسەر گەندەڵی گەندەڵی ئەسڵی لە سەرکردایەتی حیزبەکان هەیە بۆ باسی سەرکردایەتی حیزبەکان ناکەن وەزیری قوربەسەر چی بکە هەندێک لە وەزیرەکان بەڕاستی ئینسانی زۆر زۆر باش و ڕێک و پێک و ئەوانن چی بکرێت لە ڕاستیە ئەوە کەوتۆتە سەر ئەوەی حیزبەکانی یەکێتی و پارتی بڕیارە ناوە چی بکەن ئەگەر دەرگای گفتوگۆ بکەنەوە بۆ ئەوەی سەر لە نوێ جارێکی تر مناقەشەی دەستور بکرێت سەر لە نوێ مناقەشەی ئەو قانونە خراپانە بکرێت کە تەجروبەی تونس دووبارە ئاکاتەوە ناوەڕوشی بەیاننامەکەی خۆتان وەکو نەخشەی ڕێگەیە بزەبێت ئێمە سوورین لەسەر ژینەکانیەوە وە سوورین لەسەر ئەوەی کە دەرگای گفتوگۆ بکرێتەوە بۆ ئەوەی چۆن چارەسەری گەندەڵی و تەدەخولی حیزب و مەسەلەی عەدالەتی ئیجتیماعی مەسەلەی شەفافیەتی میزانیە هەموو ئەو مەسەلانەی کە لێنەکە باسمان کردەوە دەرگای گفتوگۆ بکەینەوە مناقەشە بکەین و بەیانەکەی ئێمە بەیانێکی ئیستیباقیە بەیانێکە پێشتر هۆشداریەوە بە کۆمەڵێک لەو حیزبانە کە ئەڵێ پێش ئەوەی گەردەلوولەکە بێتە کوردستان دانیشین با چارەسەری بکەین بۆ پێیکە خۆتان فراکسیۆنێکی 25 کەسیتان هەیە لە پەرلەمانە مەسەلەی تەفعیلی پەرلەمان کە لە بەیاننامەکەشتان هاتووە لای ئێوە تا چەند مەبەستە کاک نەوشیروان من نازانم تەفعیلەکەن ئەم پەرلەمانی کە ئێستا هەیە بڕوا ناکەم بەم تەرکیبەیەوە بتوانێت تەفعیل بکرێت ئومێدم وایە تەفعیل بێت لە ماوەی ڕابردووە پێش ئەوەی بزوتنەوەکە ئێوە دروست ببێت خەڵک بۆ خواستی جیاژاوەتە سەر شەقامەکانەوە تەجروبە هەیە سەبارەت بە خواستەکانی خەڵک لە ئێستادا کە لە چەند ئاسێکدایە ڕاتچیە ئاسی خەڵک ئێستا پێم وایە ئاسی داواکاریەکانیان گواستوێتەوە لە مەسلەی زێراب و کارەبا و ئاو شتیوە گۆڕاوە بۆ بە مەسلەی ئیسلاحی سیاسی و ئیسلاحی ئیداری و ئومێدم وایە لەو حەدار ڕابۆست ئەگەر لەوای نەبێت گەشاکە بۆ داواکاری گۆڕینی بنەڕەتی نیوەکو باسم کە و گەردەلوولە بڕێکەوە خەڵک داواکات ئازادی هەبێ خەڵک داواکە
حکوومەتێکی باشی هەبێت پەرلەمانێکی باشی هەبێت محاسبەی ئەوانە بکرێت کە کەمەکوڕیان هەیە عدالەتی ئیجتیماعی جێبەجێ بکرێ و ئەمانە هەموو کاری ئاسانە نێنی کارێک نین بڵێ وەڵام ئەمانە مستحیلن. بەڵێ لەم بەرنامەیەدا باسمان لە کۆمەڵێک تەوری زۆر کرد بە تایبەت ئەو دەرس و پەندانەی کە لە چ تونس چ میسر چ هەرێمی کوردستان وەرمانگرتووە دوا قسەیان ئەگەر قسەیەکت بابی لەم بەرنامەیە بیکەی. بەڵێ من حەزەکەم لە دوا قسەی خۆمە چیرۆکێکی فۆلکلۆری بژێڕمەوە. لە ناو کورداوا باوە ئەڵێن مەلایکەتی جانکێشان ناوی ئیزرائیلە. کابرایەک لەگەڵ ئیزرائیلە دۆست دەبێت پێڵێ تکال لێکم هەر وەختێک ویستی گیانم پێشتر ئاگادارم بکە. لە پاش فترەیەک ئەچێتە لای بۆی گیانی پێشی ئەڵێ من و تۆ وا ڕێکەوتە بووین کە پێشتر ئاگادارم بکەیت. ئەڵێ من پێشتر ئاگادارم کردو ئەڵێ چۆن ئاگادار کردوم ئەڵێ یەکێکم لە لای چەپەوە گیانی یەکێکم لە لای چەپەوە کێشا دراوسێ بوو لە لای ڕاستیشەوە گیانی دراوسێکی تری تۆم کێشا وایە بزانی کە گیانکێشان سەرەکەی گەیشتۆتە سەر تۆ. من ئومێدم وایە تونس و میسر بوو بێ بە دەرسێکی گەورە بۆ سەرکردەکانی کورد پێشەوەی ئیزرائیل بێت ئەوان خۆیان عیلاجێکی وەڵاکە بکەن. بەڕێز نەوشیڕۆم سوپاس بۆ ئەمەدەبوورت لە بەرنامەی ڕوبەڕۆ سوپاس بۆ وەڵامدانی پرسیارەکانی ئێمە. بینەرانی بەڕێز خۆشەویستە ئەڵقەیەکی دیکەی ڕوبەڕوو بە دیداری ئێوەی خۆشەویست و ئازیز شاد دەبینەوە. هەمووتان بەخوای گەورە میهرەبان ئەسپێرین. خواتان لەگەڵ.